الشعری کورد و بە پاڵەوانی کورد کاک مەسرور و کاک ئارین شەردووکیان ناوتی بەتەماوت منەوە و ناوەگلانە لاوەکەشم خۆشم گۆڕم میترەوە بەرزیە بۆ من هەست نازانم گراندۆف ساڵەحەدین یا شێری کوردەکەی تر ئەڵم شێری کوردەکەیە تاوا کاملی کاگارین ڕاست بەڵم وەکو هاوڕێک وەکو براکها لەگەڵ ما بوو تەلەفۆنی بۆ کردم ڕاستی زۆر سەر بەرزیە بۆ من نامەفازیل موهیم نییە کورد موهیمە زۆر زیاترمان پێکرد و تر تەختیشانەکە ناقلانەکەن دیبانیان کردم ئیتر دەستخۆشی بوو معنی زۆر سەر بەرزیە بۆ من بڕاستی سەر زۆر سەر بڵندم کە بینیم توانیم ئاسڵ بم بە خزمەتیان کەوم ئیتر ڕاستی گەورەیە بۆ من زۆر سەر بەرزم ڕاست پێڵە بە جلوبەرگێکی کوردیەوە چوویت بۆ ئەوێ چۆن بۆ بڕیاردام لە کوردی لە بەرکەیت وەڵام من جلی کوردی زۆرەکەم حەیەتر زیاتر حتى نەگەبی کە شەڕواڵ تاک شەڕواڵەکەم زیاترەوە بەس حەزەکەم وەرە زیاتر فۆرمەڵ بوونی تر بە جلی کاملی کوردی هاتین باشە لە نێو یاریەکەی ئەو ڕۆژەش بینیم شتێکی هاوشێوە شەروالێک لە بەرا بوو ئەمە چی بوو؟ هەر وکوت مەمێ کولتوری کوردستان پیشانی هەموو عالەم بم ئەمێ پیشانی کە کوردی بۆن زۆر پیرۆزە قومێکی زۆر جوانەمە ئێمە کەسێکی ڕێکوپێکین بە ئەخلاقین بە ڕۆشتین ئیتر توانای خۆشمان پیشانێکە چۆنیش کە چەندە بەڕێز و بە ئەخلاق بتوانە بە ڕۆستیشین لەمە کاتە لە خەڵکیشە دەوام بین باش کاک مەسرور چی پێوتی؟ دەستخۆشیە لێکردمەوەوانەوە ئیتر ڕووی بۆ نمونە پشگیری بێ و هەموو شتی یارمەتی تێنەوەوانە بۆ منەوە سەربەرزی و ڕاستی بەڵام زۆر دڵخۆشم دوای یاریەکەش ڕاستەخۆ بە ڤیدیۆ کۆڵ قسەت لەگەڵ کاک ئارینا کرد ئەوەیان چۆن بوو؟ ئەوە کاگارین ڕاست بەڵم وەکو هاوڕێک وەکو براکها لەگەڵ ما بوو تەلەفۆنی بۆ کردم ڕاستی زۆر سەر بەرزیە بۆ من زۆر خۆشحاڵ بووم کە ینی بانیشی کردم بۆ لایەن و ترکە لە خزمەتەوە بۆ من زۆر سەر بەرزیە بە شێری کورد و بە پاڵەوانی کورد کاک مەسرور و کاک ئارین شەردووکیان ناوتی بەتەماوت منەوە و ناوەگلانە لاوەکەشم خۆشم گۆڕم میترەوە بەرزیە بۆ من هەست نازانم گراندۆف ساڵەحەدین یا شێری کوردەکەی تر ئەڵم شێری کوردەکەیە تاوا کاملی جولەیەکی جیاوازت هەبوو لە یاریەکەیە دەستت بۆ ڕیشت ئەبرد ئەمە چی بوو کاردانەوەیەکی یەکجار زۆری دروست کرد ئەوە مەبەستیەوە بوو چاوەڕێکە بەیانی خۆتە بینیتەوە تر خۆی بینیوە بۆ کاتە بەڵێ ئەوە بە ئەخلاقەکەیەتی زۆرکین لە دڵ بووی لە بەرامبەری ڕقێکی زۆرت هەلگرت بوو ئەشتوت بژی کوردستان هەموو یارێک ئەمە دووبارەکەیتەوە ئەم حەماسەتە لە چییە چۆنە؟ کوردبوون ئازان چۆنە وەکو هەتیبوون وایە یەک تۆس من دایمەڵم کە کوردە بیت وکو هەتیبوون وایە بەڵام تۆ لە ئاخیرا قومێکی زۆر هەیە ڕقی لێمەیە لە تورکاڵی لە ئارمێنەکانەڵیت لە فارسەڵیت لە عەرەباڵی دایم دژاتی کورد هەبووە بەڵام بەم شەوەی جەنگاواریە بەم شەڕکردنا ئەتوانین پیشانیان بین کە زۆر زیاترمان پێکرد و تر تەختیشانەکە ناقلانەکەن چی بەم خەڵکاڵی کە تا درەنگانی شەو چاوەڕێی سەرکەوتنی تۆ بوون و هەموو ئاهەنگیان دەگەڕا دوای ئەوەی کە سەرکەوتن بەدەست مەمنونی دانە بە دانەتانم بڕاستی بێەوە من هیچ نیم من دایم وتمە نامەفازیل موهیم نییە کورد موهیمە بە ئێوە جوانە من بە ئێوە گەورم مەمنونی دانە بە دانەتانم لە دڵەوە لە غم ناخۆ قسەیەکەم زۆر سپاس زۆر مەمنونم بڕاستی هەر چەندێک پانی وەستی کەم بڵم دەستخۆشی کەمە ڕاستان پێڵم زۆر سپاس بۆ هەموو شتێ یاری داهاتوو کێ ئەدەی بارزە یاری داهاتوو ئیشەڵڵا هەشتی 12 شەڕمان هەیە لە UFC ئیتر هەرچ کەسێ بێت خەمزات چیما بێ برای باوکم بێ ئیتر بێتە بەردەمان تەختیەکەین هەر بژی زۆر